من باخچەم خۆشەوێت چووکە فێری زانست دەبم لەوێ. ڕێزە مامۆستایەکان دەگرم چووکە فێری نووسین و خوێندنمان دەکەن. کە ڕۆیشتم بۆ باخچە بەهێمن و بەسەرخۆی دەڕۆم ڕناکەم. تا کتێبەکان بە جوانی پارێزم بەرگیان دەکەم. لە پۆلدا بە جوانی گوێرە مامۆستا دەگرم دەنگەدەر ناکەم. لەگەڵ هاوڕێکان یاری دەکەم ئازاریان نادەم. پارێزگایی دەکەم و باخچە پیسی ناکەم. لە باخچە گەڕامەوە وانەکان بە جوانی دەخوێنم و دەنووسم.